کەمبوونی دەوا و دەرمان لە ئێران و درۆی بێشەرمانەی وەزیری تەندروستی. لە کاتێکدا کە کەمی و گرانی لە ڕادەبەدەری دەرمان لە ئێران زۆریەک لە نەخۆشەکانی لەگەڵ مەترسی مەرگ بەرەو ڕووکردوێتەوە، بەهرام عینوڵڵاهی وەزیری تەندروستی کابینەکەی ڕئیسی باس لە هەناردەکردنی دەرمان بۆ 20 وڵاتی جیهان دەکات. لە کاردانەوە بە قسەکانی وەزیری تەندروستی، ڕۆژنامەکانی ئێمروز و تجارەت نیوز چاپی تاران لە چەند راپۆرتێکدا سەبارەت بە کەمی دەرمان لە ئێران نووسیویانە، پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر ئێران لە بواری بەرهەمهێنانی دەرماندا گەیشتۆتە ئاستێک کە بتوانێت هەناردەی دەرەوە بکات، کەوایە بۆچی پێداویستەکانی ناوخۆ دابین ناکرێت و خەڵک ناچارن یەکە بە یەکەی دەرمانخانەکان بگەڕێن بە شوێن زۆریەک لە جۆرەکانی دەرماندا و سەرنجام بە نائومێدی و دەستی بە تاڵەوە بگەڕێنەوە. تەنانەت هێندێک کەس بە مەبەستی تاقیکردنەوەی دوایین شانسی خۆیان و پەیداکردنی پێداویستیە دەرمانیەکانیان ڕوو لە تارانی پایتەخت دەکەن و لەوێش دەستیان ناکەوێت. لە راپۆرتەکەی ڕۆژنامەی ئێمروزدا سەبارەت بە عادەتی وەزیری تەندروستی بە درۆکردن هاتووە، بەهرام عەبدوڵڵاهی لەو ساڵەوە کە پۆستی وەزیری وەزارەتی تەندروستی وەرگرتووە هەتا ئێستا چەندین جار باسی لە دەستکەوتەکانی ئەم وەزارەتخانەیە کردووە. لە مانگی خاکەلێوەی ئەم ساڵدا بوو کە وتی لە ئێرانی ئیسلامیدا ئاسەوارێک لە نەخۆشی کۆڕۆنا بوونی نەماوە. ئیتر ئەوە لەبیر دەکات کە بەهۆی نەبوونی ڤاکسینی کۆڕۆنا و نەبوونی تەخت و هیتر پۆل لە دانیشتوانی ئێران ڕەوانەی گۆڕستانەکان دەکران. گرانی و کەمبوونی دەرمان لە ئێران لە حاڵێکدایە کە واعز مەهدەوی بەڕێوەبەری جێبەجێکاری پێشووی ڕێکخراوی بیمەی تەندروستی وتوێتی نزیکەی 8 ملیۆن ئێرانی و 3 ملیۆن ئەفغانی لە هەر چەشنە بیمەیەکی سەرەتایی بێبەشن. بەوتەی ناوبراو بەرزبوونەوەی 2 بۆ 3 هێندەی نرخی دەرمان دانیشتوانی ئەم وڵاتەی خستۆتە دۆخێکی نادڵنیایی ڕەهاوە. جگە لە کێشەی گرانی کەموێنە و کەمبوونی دەرمان، گرفتی دەرمانی ناکاریگەری بەرهەمهێنراوی ناوخۆ یان لەوەش خراپتر کێشەی دەرمانی ماوە بەسەرچوش سەرباری هەموو دەردەکانە. مافیای هاواردەکردن بە دەستکاریکردنی لەیبڵی دەرمانەکان ئەو جۆرە دەرمانانە بۆ دەرمانخانەکان دابین دەکەن و بەم جۆرەش بە ئاشکرا کایە بە ژیانی نەخۆشەکان دەکەن. بەڵام لە ڕاستیدا مافیای بازرگانی کردن بە دەوا و دەرمان بەدەست خودی حکوومەت و ناوەندە نظامی و کۆمپانیاکانی سەر بە ئەوانەوەیە و ئەولەویەت بۆ ئەوان تەنیا ئەو ملیاردها قازانجەیە کە لە ڕێگای بازرگانی دەرمانەوە دەستیان دەکەوێت. ئەو نەخۆشانەی کە بیمەی تەواوی دابینکردنی کۆمەڵایەتیان نییە یان ئەوانەی کە نەخۆشی تایبەتیان هەیە و پێویستە ڕۆژانە دەرمانی تایبەت بەکاربێنن، زیاتر لە هەموو کەس بەدەستگرانی لە ڕادەبەدەر و کەمی دەرمانەوە دەناڵێنن. لە نێو چین و توێژەکەم داهاتەکانی کۆمەلگادا پەرەسەندنی بەدخۆراکی و بڵاوبوونەوەی نەخۆشیە جۆرا و جۆرەکان و ڕێژەی مردنی پێشوەختە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. بەرزبوونەوەی نرخی دەرمانیش ئەم پرۆسەیە تا ڕادەیەکی زۆر خێراتر دەکات. لە ئێستادا بەپێی خەمڵاندەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئێران لە نێوان 60 بۆ 70 لە سەدی هەزینەی پزیشکیەکان لەلایەن خەڵکی خۆیانەوە دابین دەکرێت. لە کاتێکدا ئەم ڕێژەیە بە شێوەیەکی مامناوەن لە جیهاندا کەمتر لە 30%. لە زۆربەی وڵاتانی جیهاندا دابینکردنی دەرمانی تەندروست و هەرزان و تەنانەت پێ بەرامبەر لانیکەم بۆ منداڵان و کەم ئەندامان و هەروەها نەخۆشیە تایبەتەکان و خانەنشینان یەکێکە لە ئەرکە سەرەتاییەکانی حکوومەتەکان. بەڵام لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا تەندروستی و خۆشگوزەرانی خەڵک بەلای دەسەڵاتدارانەوە هیچ بەهایەکی نییە و تەنانەت دەرمانی پێویستی نەخۆشەکانیشی کردووە بە دەرفەتێک بۆ تاڵان و بڕۆ و قازانجپەرستی تاقمێکی دیاری کراو. ئەگەر کرێکارانی بەشێکی زۆر لە جیهان توانیویانە بە خەبات و تێکۆشانی خۆیان دەوڵەتەکان ناچار بکەن کە لە ئاست دابینکردنی بێهداشت و تەندروستی کۆمەلگادا خۆیان بە بەرپرسیار بزانن، کرێکاران و زەحمەتکێشانی ئێرانیش دەتوانن بە پشتبەستن بە یەکگرتووی و خەباتی ڕێکخراوانەی خۆیان داواکاری تەندروستی و دەرمانی بێبەرامبەر
بەسەر ئەم ڕژیمەدا بسەپێنن تا بەم شێوەیە لانیکەم بەشێک لە حەقدەستی نەدراوی کرێکاران و سامانی بە تاڵان براوی خەڵک لە ڕێگەی خزمەتگوزاری پزیشکی و تەندروستیەوە بۆ خەڵک بگەڕێنەوە. نابێت هیچ کەسێک بەهۆی نەبوونی دەرمان و خزمەتگوزاری پزیشکیەوە ئازار بچێژێت. بەهرەمەندبوون لە خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی و دەرمانی مافی بێ ئەملا و ئەولای هەموو تاکێکی ئەم وڵاتەیە. چارەنووسی چارە هەڵنەگری هیچ مرۆڤێک ئەوە نییە کە بە ئاسانی نان و دەرمان و ژیانی بە بارمتە بگرێت و لە بێدەوا و دەرمانیدا گیان لەدەست بدات. مرۆڤی ئەمڕۆ شایەنی ژیانێکی ئینسانی و شایستەیە. لە پێناو دەستەبەرکردنی ئاوا ژیانێکی شایستەدا پێویستە خەبات بکرێت.